دیارەکو چالاکیەکی ساڵانەی چالاکی پەروەردەی دوکان هەستاوە بەکردنەوەی پێشانگای پۆستەر و زائیدەم بڵاوکراوە جگەل لەوەش ئەم ساڵ ئیزافەی شتی بۆ کراوەی ئەوەیە کە چەند تابلۆیەک لەگەڵ ئەم پۆستەرانە مامۆستا بەشداری پێکردەوە کە بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە چکە بە قەناعەتی من بەشداریکردنی مامۆستا بە تابلۆ ڕەنگە ئەمە کارێکی زۆر باش بێت چکە لەو ڕێگایە مامۆستا ئەتوانێت تواناکانی خۆی دەرببڕیا بۆ کەسانی تر کە ئەو کەسانی کە لێرە بێنن یا بۆ سەرپەرشتیارەکان یا بۆ مامۆستا بەڕێزەکانی تر کە لەم سنووران و بۆ گۆڕینەوەی تواناکانی یەکتری بۆ ئەوەی سوود و ئیسفادە لە یەکتری بکەن. ئێمە وەک ئامادەی بووبان ئەمڕۆ بەشداریمان لەم پێشانگایە کرد بە پۆستەرێک و بە بڵاوکراوەیەک. پۆستەرەکەمان ئاماژە بوو بە ژنێکی شەید واروەها ئاماژە بوو بەوەی کە ئەگەر تیرۆری ئەمە دوولەت بکە ئێمە هەرەتوانین لەسەر چاوەکەمانەوەیەکین و ئەبینەوە بەیەک و هەروەها ژنانمان بەسە بۆ ئەوەی بتوانن بەرگری بکەن لە نیشتیمان. بڵاوکراوەکشمان کردبوو بە ناوی هونەرە جوانەکان کە خوێندکارانی سەرجەم خۆناغەکانی ئامادەیەکەمان تێدا بەشدار بوو. دەستخۆشی بۆ چالاکی قوتابخانەکانی قەزای دوکان هیوادارم ئەم چالاکیانە هەر بەردەوام بێت. زۆر سپاس. پێشەکی بە خێراتتانەکەم دیارە وەکو هونەریتێکی ساڵانەی یەکی چالاکی هونەری پەروەردەی دوکان ئەم ساڵیش هەستاین بەکردنەوەی پێشانگایەکی پۆستەر و بڵاوکراوە بۆ مامۆستایان. جیاواز لە ساڵانی تر ئەم ساڵ لەگەڵ پێشانگای پۆستەر و بڵاوکراوەیە مامۆستاکان لەوحەی دەستی خۆشیان هێنابوو. نزیکەی 40 بۆ 45 مەکتەب ئەم ساڵ بەشداریان کردووە و جێی دەستخۆشی و سوپاسە کە زۆربەی مامۆستاکان ئەم ساڵ بەشداریان کردووە. مامۆستای هونەر نین بەڵام پۆستەری زۆر جوان بڵاوکراوی زۆر جوانیان بۆ هێناوین. من لێرەوە زۆر سپاسیان ئەەکەم. هیوادارم سەرکەوتوو بن بە زۆر سپاسی هەموو کەسانەکەم کە ڕۆژانە و مانگانە هاوکاریەکی چالاکی هونەریەکەن. زۆر سپاسانەکەم.